فرمودي جمارة بستويك. قال النبي صلى الله عليه وسلم: من قال لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد وهو على كل شيء قدير 10 مرات، كان كمن اعتق 4 أنفس من ولد إسماعيل. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرموویەتی: هەر کەسێک وتی هیچ پەرستراوێک شایستە نییە جگە لەو خوایەی کە ئەڵڵایە و تاک و تەنهایە، هیچ شەریک و هاوبەشی نییە لە پەرستندا، مڵک و دەسەڵات هەر بۆ ئەوە، سوپاس و ستایش هەر بۆ ئەوە، و ئەو بەسەر هەموو شتێکدا بەتوانە و دەسەڵاتدارە. 10 جار بێڵێتەوە وەکو ئەوە وایە 4 بەندەی لە نەوەکانی ئیسماعیلی کوڕی پێغەمبەر ئیبراهیم درودی خوای لەسەر بێت ڕزگار کردبێت. فرمودەی ژمارە 22. ئەو دوو شەیەی لە تەرازووی خوای گەورەدا زۆر سەنگینن. قال النبي صلى الله عليه وسلم: كلمتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان حبيبتان إلى الرحمن سبحان الله وبحمده سبحان الله العظيم. واتە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەفەرمێت: دوو شەهەن لەلای خودای میهرەبان خۆشەویستن و لەسەر زمان ئاسانن و لەسەر تەرازووی کردەوەکان قورسن، ئەوانیش بریتین لە سبحان الله وبحمده سبحان الله العظيم. واتە پاک و بێگەردی و ستایش بۆ خوددا، پاک و بێگەردی بۆ خوددا. فرمودەی ژمارە 23. چۆن ڕۆژانە 1000 چاکە بەدەست بهێنین. قال رسول الله صلى الله عليه وسلم: أيعجز أحدكم أن يكسب كل يوم 1000 حسنة؟ فسأله سائل من جلسائه: كيف يكسب أحدنا 1000 حسنة؟ قال: يسبح 100 تسبيحة فيكتب له 1000 حسنة أو يحاط عنه 1000 خطيئة. واتە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی: ئایا کێ لە ئێوە بێتاقەت دەبێت لەوەی لە ڕۆژێکدا 1000 چاکە بۆ خۆی بەدەست بهێنێت؟ یەکێک لەوانەی دانیشت بوو وتی: چۆن 1000 چاکە بەدەست بهێنین؟ لە وەڵامدا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی: 100 جار سبحان الله دەکات، لە بەرامبەردا 1000 چاکی بۆ دەنووسرێت یان 1000 تاوانی لەسەر لا دەچێت. فرمودەی ژمارە 24. یەکێک لە گەنجینەکانی بەهەشت ئەزانن چییە؟ قال رسول الله صلى الله عليه وسلم: يا عبد الله بن قيس، ألا أدلك على كنز من كنوز الجنة لا حول ولا قوة إلا بالله. واتە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی: ئەی عەبدوڵڵای کوڕی قەیس، ئایا گەنجینەیەک لە گەنجینەکانی بەهەشتت پیشان بدەم بۆ خۆت لێ بەهرەمەند بیت؟ پێی فەرموو بڵێ: لا حول ولا قوة إلا بالله. هیچ هەوڵ و هێزێک نییە جگە لەوە نەبێت کە لەلایەن خودداوەیە. فرمودەی ژمارە 25. قال رسول الله صلى الله عليه وسلم: قل لا إله إلا الله وحده لا شريك له، الله أكبر كبيرا والحمد لله كثيرا، سبحان الله رب العالمين، لا حول ولا قوة إلا بالله العزيز الحكيم. قال: فهؤلاء لربي فما لي؟ قال: قل اللهم اغفر لي وارحمني واهدني وارزقني. واتە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی بڵێ: هیچ پەرستراوێک نییە کە شایستەی پەرستن بێت جگە لە ئەڵڵای تاکی بێهاوڵ نەبێت. خوددا لە هەموو گەورەترینێک گەورەترە و سوپاس و ستایشێکی زۆریش بۆ ئەوە، پاک و بێگەردی بۆ خودای پەروەردگاری جیهانیان. هیچ هەوڵ و هێزێک نییە جگە لەوە نەبێت کە خودای خاوەن هێز و دانایی دەیبەخشێت. کابرا دەشتێکیەکە وتی: ئەمانە گشتی بۆ خوددایە، ئەی چی بۆ منە هەیە تا بیڵم؟ لە وەڵامدا فەرمووی بڵێ: خوددایە لێم خۆش ببە و ڕەحمم پێ بکە و ڕێنمونیم بکە و ڕزق و ڕۆزیم بدە. فرمودەی ژمارە 26. گەر گوناهەکانمان بە ئەندازەی کەفی سەر دەریا بوو. قال رسول الله صلى الله عليه وسلم: من سبح الله في دبر كل صلاة 33 وحمد الله 33 وكبر الله 33 فتلك 99
وقال تمام المائة: لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد وهو على كل شيء قدير، غفرت خطاياه وإن كانت مثل زبد البحر. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: هەر کەسێک لە دوای تەوابوونی لە نوێژ 33 جار سبحان الله، 33 جار الحمد لله و 33 جار الله أكبر بڵێت کە یەکسانە بە 99 جار، و فەرمووی بۆ ئەوەی سەتەمین تەواو بکات بڵێت: لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد وهو على كل شيء قدير، ئەوە خودای گەورە لە گوناهەکانی خۆش دەبێت ئەگەر بە ئەندازەی کەفی سەر دەریاش زۆر بێت. فرمودەی ژمارە 27 دەست نوێژگرتنی پێغەمبەرمان صلى الله عليه وسلم. قال رسول الله صلى الله عليه وسلم: لا صلاة لمن لا وضوء له، ولا وضوء لمن لم يذكر اسم الله تعالى عليه. واتە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەی فەرموو: نوێژ بۆ ئەو کەسە نییە کە دەستنوێژی نەبێت، و دەستنوێژیش بۆ ئەو کەسە نییە کە بسم الله نەوت بێت. فرمودەی ژمارە 28 پێغەمبەر صلى الله عليه وسلم وردی دوای دەستنوێژگرتنمان فێر دەکات. قال رسول الله صلى الله عليه وسلم: من توضأ فأحسن الوضوء ثم قال: أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله، اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين، فتحت له 8 أبواب الجنة يدخل من أيها شاء. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو: هەر کەسێک دەستنوێژێکی تەواوی گرت ئینجاوتی شایەتی دەدەم کە هیچ پەرستراوێک شایستەی پەرستن نییە جگە لە ئەڵڵای تاک و بێهاوڵ، هەروەها شایەتی دەدەم بەوەی کە محەممەد صلی الله عليه وسلم بەندە و پێغەمبەری خوددایە، و بڵێت خوایە ئەژمارم بکە لە بەندە تەوبەکارەکان و بەندە خاوێنەکان، ئەوە هەر هەشت دەرگای بەهەشتی بەڕوودا ئەکرێتەوە و لەو دەرگایەی کە ئەوێت ئەتوانێت بچێتە ژوورەوە. فرمودەی ژمارە 29 دوور کات نوێژی سنت لە دوای بانگی نوێژی بەیانی. قالت أم المؤمنين عائشة رضي الله عنها: كان رسول الله صلى الله عليه وسلم يصلي ركعتي الفجر إذا سمع الأذان ويخففهما. واتدايك إيمان داران عائشة رضا ورحمة خواه لي بيدا فرمت پیغمبری خواه صلى الله عليه وسلم كاتك جوي لبانگی بياني أبو دور كاد نوێژی سنتي دا کرد بسانایی. فرمودەی ژمارە 30 سنة لنوێژی بەیانیدا چه سوورەتێک بخوێنینەوە. عن أبي هريرة أن رسول الله صلى الله عليه وسلم قرأ في ركعتي الفجر: قل يا أيها الكافرون وقل هو الله أحد. واتى أبو هريرة رضا ورحمة خوای گەورەی لەسەر بێت دەفەرمێت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لنوێژی بەیانیان سوورەتی الكافرون و قل هو الله أحد ئەخوێند.